پێویستی کورتکردنەوەی دەستی ئەو باشی حکوومەتی ئیسلامی لە دایکانی گیانبەخت کردووان، دایکانی بەندکراوان و گیانبەخت کردوانی سیاسی، دایکانی پێشمەرگە و گریلاکان لە کوردستان هێما و نیشانەی خۆراگری و خەباتی جەماوەر و نەتەوەیەکن کە بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری ئازیزترین ڕۆڵەکانی خۆیان لەدەستداوە و یان لە سیاچاڵەکاندا لە ژێر ئەشکەنجەدان و شیاوی زۆرترین ڕێز و ستایشن. دایکانی خاوەران لە ئێران و دایکانی پارکی لالە کە بێباکانە لە بەرامبەر کۆنەپەرستی زاڵدا سینگیان کردۆتە قەڵغان و بوونەتە دەنگی ئەدامکراوانی دەی شەستی ئێران، دایکانی گیانبەخت کردوانی ئاخێزی خەزەڵوەری 98 کە لە ئاستی جیهاندا دەستیان داوەتە دادخوازی، دایکانی ئاشتی لە کوردستانی تورکیا کە ڕۆڵێکی گرنگ لە ئاشکراکردنی جنایاتی دەوڵەتی داگیرکەری تورکیەدا دەبینن، دایکانی فلستینی کە ڕۆڵەکانیان لە زیندانی داگیرکەرانی ئیسرائیلیدان و بە سەرپۆشی سپێوە لەم زیندان بۆ ئەو زیندان دەڕۆن، دایکانی پێشمەرگە و گریلاکان لە کوردستان چەند نمونەی بەرچاوی دەور و نەخشی دایکان لە پێناو وەدی هاتنی ئارمانی ئینسانی و ئازادی خوازانەی ڕۆڵەکانیان نیشان دەدەن. ڕژیمی ئیسلامی دەسەڵاتدار لە ئێران لەو دەسەڵاتانەیە کە دایکانی چالاکانی سیاسی زیندانی و ئەشکەنجە دەکات و دووریان دەخاتەوە و لە ئەنجامدانی هیچ جنایەتێک بۆ کپکردنی دەنگی ئەم دایکە جگەر سوتاوانە کۆتایی نەکردو و ناشی کات. نوێترین نمونەی ئەم بێڕەحمی و کینەیە بریندارکردنی دایکی پیری سەتاری بهێشتیە. بەپێی راپۆرتی ناوەندی سەتاری بهێشتی کاتژمێر 11 بەیانی ڕۆژی پێنجشەمبە 18 سەرماوەز بە کاتی تاران گەوهەری عشقی لە مەسیری چوون بۆ سەر گڵکۆی ڕۆڵەکەی سەتاری بهێشتی دەکەوێتە بەرهێرشی دوو مۆتۆرسوار و بەو هۆیەوە بێهۆش دەبێت و لەسەر ئەرز دەکەوێت. کەسانی ڕێبوار ناوبراو بۆ نەخۆشخانە دەگوازنەوە. یەکێک لە شایەت حاڵان بە نوێنەرانی ئەم ناوەندەی وتووە کە دایە گەوهەری عشقی ئەستێرەی درەوشایی ڕووباتکەریمە و زۆربەی خەڵک دەیناسن و ساڵهای ساڵە هەموو ڕۆژێ لەم ساعاتەدا دەچێتە سەرگرکۆی ڕۆڵە گیانبەخت کردووەکەی. سەتار بهێشتی کرێکاری وێبلاگنەویسی خەڵکی ڕووباتکەریم لە ساڵی 1391 لەلایەن پۆلیسی فەتاوە بە تۆمەتی هەوڵدان دژ بە ئەمنیەتی ملی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەست بەسەر کرا. ناوبراو پاش 4 ڕۆژ لە گرتوخانەی پۆلیسی کۆماری ئیسلامی لە ژێر ئەشکەنجەدا کوژرا. گەوهەری عشقی لە کاتی کوژرانی ڕۆڵەکەیەوە زۆری هەوڵداوە تا بتوانێ هۆکار و بڕیاردەرانی قەتڵی سەتار بە محاکمە بکێشێت و لەم ساڵانەدا بۆتە هێمای خۆراگری لە بەرامبەر زوڵمدا. گەوهەری عشقی لەبەرەم ڕووداوە لەلایەن ڕژیمەوە زیندانی کرابوو. پاش ئازادبوونی بەڕسمی ڕایگەیاند کە لە بەرچاوگرتنی هەڕەشەی بەردەوام بەتایبەت هەڕەشەی کوشتنی کسەکەم سەحری بهێشتی و نەوەکەم بنیامین بەرپرسیاتی هەر زۆرە پێشهات و ڕووداوێک بەسەر بنەماڵی سەتاری بهێشتی و ئەستۆی دەسەڵات و مەئمورانی ئەمنیەتیە. لە سەرتاسەری جیهان خۆراگری دایکانی داغدار بۆتە هۆی پێکاتنی بزوتنەوە و حرەکەتی بەرینی کۆمەڵایەتی و لە بەرامبەردا کەوتونەتە بەرتون و تویژێوە. بزوتنەوەی دایکانی گۆڕەپانی مایۆ یەکێک لە بەرچاوترین هێماکانی خۆراگری بەرامبەر بە زوڵمە. ئەوان دایکانێک بوون کە ڕۆڵەکانیان لە سەردەمی دیکتاتۆری دەوڵەتی ئارژانتیندا بێسەر و شۆن بوون و لە زەریانی دادخوازی و بەداداچوونی چارەنووسی ڕۆڵەکانیاندا یەکیان گرت. سمبولی هاوبەشی ئەم دایکانە لە ساڵی 1997ەوە ڕووسەری سپی بوو کە ناوی بێسەر و شۆنبووانی لەسەر گوڵدۆزی کرابوو. دەوڵەتی ئارژانتینی ئاسۆسۆنا ویالفۆر یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەی دایکانی لەگەڵ دوو کەسی کە ڕفاند و کوشت. دایکانی دادخواز لە ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە ڕەساترین دەنگەکانی خۆراگری بوون. دایک، باوک، خوشک، برا، مناڵ و هاوسەری سالاکانی سیاسی پێویستە لە هەر جۆرە هەڕەشە و هێرشی تاوانبارانی ئیسلامی ئێران بە دوور بن
ڕژیمێک کە ناتوانێت دەنگی نەیاری دایکێکی پیری جگەر سوتا و تەحمل بکاو وەلات و سەخۆکێشی ئیسلامی لە گیانی بەردەدات، یەکێک لە قیزنترین و زەبوونترین سیستمە سیاسەکانی جیهانە. دەسەڵاتێک کە باس لە ئۆتۆریتە دەکات و توانایی نظامی و ئەمنی خۆی بەڕووی جەماوەری وەگیان هاتوو ڕاپەڕی ودا دەکێشێت، لە سێبەری خۆشی دەترسێت و هێندە زەبوون و ترساوە کە تەنانەت ژنان و پیاوانی بە ساڵاتوش بۆی سام ناکن. دفاع لە بنەماڵەی بەندکراوان و گیانبەخت کردوانی سیاسی ئەرکی هەموو مرۆڤێکی شەریف و خەباتکارە. کۆمەلگا قەرزدار و قەدرزانی دایکان و بنەماڵەی بەڕێزی پێشمەرگەکان بەندکراوان و گیانبەخت کردوانی سیاسیە.